لا تەوری دۆمە باسمان لە شەیڵدا کرێمشەوە شەیەکە کە گرنگی و احتیمامێکی زۆری پێدەدرێت لە وڵاتاندا پێم وابێت ئەم شەوهۆنیە دەست پێ دەکات و شەوە زیندوو دەکرێتەوە کار و چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت و هەروەها کۆمەڵێک شاعیران و کۆمەڵێک بانخوازان لەم شەوەدا شەوەکە زیندوو دەکەنەوە هەریەکە و بە گوێرەی کولتور و ناوچەی خۆی ئەم شەوە زیندوو دەکاتەوە و لە کۆندا ئەم شەو گرنگی و تایبەتمەندێکی زۆری هەبووە بۆی کە خزمان و دۆستان لە دەوریە کۆبوونەتەوە چونکە درێژترین شەوی ساڵە بۆیە زیاتر دەکرێت لەم شەوەدا پەیوەندیەکان تون و تۆڵتە بکرێنەوە سەردانیکردن و بوونی شەوچەرە و قسە خۆش و ئەمانە ڕوودات لە کۆندا ئەمە زۆر هەبوو پێشەوەی کە تەکنۆلۆژیا و تەلەڤیزیۆن و ئەو بابەتانە هەبێت ئەڵبەتا هەموو شوێکیان بەو شێوازە بوو بەڵام لە شەوی هێڵدادا زیاتر ئەو شەوەیان زیندوو کردوێتەوە بە کۆمەڵێک بابەتی جیاواز و جۆرا و جۆر وەروەها ئەو مەجلیسانش بەشێکیان بەدەن نەبوو لەوەی کە شاعیران و ئەدیبان ڕۆڵیان تیا هەبوو بێت و شعریان تیادا خوێندوێتەوە و شەوەکەیان زیاتر پرجۆش و خۆرۆش کردووە هەروەها بەشێکی دیکە موسڵمانان لەم شەوەدا زیاتر گرنگی پێدەدەن بە تایبەت ئەوانەی کە ئیماندارێکی زۆر زۆر تەواون و ئەم شەوە زیندوو دەکەنەوە بە زیکر و بە یادی خوای باڵادەست و شەو نوێژی تێدا ئەنجام دەدەن و پێم وابێت ئەمەیان ڕێگە دروستەکەیەوە ئەم شەوە خوای باڵادەست فەرامۆژ نەکەین کە شەو ڕۆژی بۆ بەدیهێناوین و ئەم کەون و ئەم جیهانەی بۆ دروست کردی. بەڵێ کاک دانێر ئێمە لە کولتوری کوردەواریە زۆر بە شێوازێکی جوانم شایان کردوێتەوە زیاتر بۆ بە کۆبوونەوە بووە بۆ باسکردنی چیرۆک و بەسەرهات و قسەی خۆش بووە و ڕەزاندنەوەی کۆمەڵێک بابەتی شەوچەرە بوو هەر لە میوە و هەر لە چەرەسات و میوەی وشکراوە کە مۆرکێکی تایبەتی بەخشیوە بە مەجلیسەکانیان و لە هەمان کاتیشدا بەشێکی ئەو شەویان داناوە بۆ خواپەرستی و یادکردنەوەی خوای گەورە و تەنانەت ئەگەر کۆبوو بێتیشنەوە ئەوە باسییان لە کۆمەڵێک ئامۆژگاری و مۆعیزە کردووە کە ئەمە مۆرکی کوردەواری بەخشیوە بەو شەوە و زیاتر تایبەتمەندی کردووە بۆیە شەوی هێڵدا ئێمەش دەمانەوێت بۆ مانایە بگەێنین کە شەوێکە دەکرێت بۆ پێکەوە بوون بۆ بەسەربردنی کاتێکی باش لەگەڵ ئازیزانمان دابێت بۆ بەسەربردنی بەیادکردنەوەی خوای گەورە بێت کە شەوی هێڵدا زیندوو بکەینەوە و زیاتر گرنگی پێ بدەین بەو لایەنەدا هیوادارم کە ئێوەش لەم شەوە درێژەدا شەوێکی باشتان هەبێ و بە زیکر و یادی خوای گەورە بەڵا ئازان بڕیار بوو لە تەوری سەی بەنامەکەماندا تەوەریکی تۆمارکراومان هەبێت سەبارەت بە قوتابخانەیەکی حکومی نمونەی کە کۆمەڵێک کار و چالاکی جیاواز ئەنجام دەدەن بەڵام لەبەرگرنگی بابەتێکی دیکە ئەو بەنامە تۆمارکراومان هەڵگر بۆ ڕۆژانی داهاتوو ئینشاءڵڵا کە پێشکەش بە ئەوەی عزیز دەکەین بەڵام لە تەوری سێمی ئەمڕۆماندا باز لە گرنگی پاراستنی کولتور و شناسی کوردی دەکەین دەزانین کە کولتوری کوردی گرنگە کە بپارێزرێت و مانەوەی کولتوری کوردی مانەوەی گەلی کووردە لە جیهانداوە دەزانین کە وڵاتان هەمیشە بەردەوام گرنگێکی زۆر دەدەن بە پاراستنی کولتور و شناس و ڕەسەنایەتی خۆیان هەمیشە بەردەوام لە هەموو بۆنە جیهانی و لە هەموو بۆنە جیاوازەکاندا دەیانەوێت پەیامی کولتور و شناسی خۆیان ڕابگەێنن بە هەموو جیهان لە شەوانی ڕابردووتردا بینیمان کە دوای کۆتایی هاتنی مۆندیالی قەتەر سەرۆکی میری قەتەر عەبایەکی کردەبەر میسی بۆی کە پیانۆ شێخ میسی بەڵێ بۆی کە بەشێک لە جلوبەرگی خۆی بە هەموو جیهان ڕابگەێنێت و بڵێت ئەمە شناس و کولتوری منە ئێمە چی بکەین بۆی کە کولتور و شناسمان بپارێزرێت لە کوردستاندا بەگشتی گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا هیوا هەیەر کە بەڕێزیان کارگەرە لە کۆمەڵی کەلوپور و کەلوپوری کوردی کە دواتر خۆی بۆمان ڕاست دەکات یاخوا بەخێر بێ ڕاستم بۆ کارگەڕی کۆمەڵی کارگێڕی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد ناوەکەم لە بەردەسانەوە یاخوا بەخێر بێ سەرچاومان زۆر سپاس سەرخۆش بن خێرەکە گیواگەر باز لەوە بکەین چی بکەین بۆی کە کولتور و ڕەسەنایەتی خۆمان بپارێزین بەڵێ سپاس دڵخۆشم لەگەڵتان بەم بەیانیە بەخێر بێ کەناڵەکەتان و جەنابتان و سڵاو ڕێزی شمێ بۆ بیناریانی بەڕێز دیارە کەلتور و کەلەپوری کوردیا فۆلکلۆری کوردیا ڕەسەنایەتی ئەمە لە قسەیەکەوە سەرچاواگرێت کە ئەڵێ هەر میلەتی ئەگەر داهاتووی نەبێ ڕابردووی نابێ داهاتووشی نابێت دیارە هەر میلەتێک لە دنیاە ئەو ڕابردووی ئەم داهاتوەشی دروست کردویە بەشێ لە ڕابردووەکەی ئێستایەتی و
ئێستایەتی جا ئەوەی جەنابەت دەفەرمی ئێمە وەکو گەلی کورد لە وڵاتەیە وەکو هەموو میلەتانی دنیا ئێمە خاوەنی کەلەپور و فۆلکلۆر و توراس و ڕەسەنایەتی بووین و گرنگیشە لەم ڕۆیە هەموو ئەم لەم مەجالانەیە کەناڵ ڕاگەیاندەکان پەروەردە و ڕۆشنبیران و ڕۆشنفکرانی ئەم وڵاتە ئەم مەجالە هین نەکەن ینی فەرامۆژ نەکەن ئیشی گرنگ و ئیشی گرنگی تیا بکەن بەڵێ ئێمە وەکو نەتەوەی تووشی لە ناوچوون و تووشی بەتاری بوون و کۆمەڵێک شدوینەتەوە بەڵام سەرڕایوە خاوەنی زمان و جلوبەرگ و کولتور و شناسی خۆمانیش کۆمەڵشتی تایبەتمان هەیە ئێستا دەبینیت ئەم ئێحتیمامە هێشتاما بێت و ئەمەی کورتوانی بێتمان ئەوە بهێڵینەوە خۆی بەڵێ ڕاستە فەرمووی دیارە ئێمە یەکێ لە کێشە گەورەکانی نیشتمانی ئێمە یان وڵاتی ئێمە ئەوەی کە مێژوو بخوێنیتەوە وڵاتی ئێمە حەچەند مێژوو شارەزایبی چەند بگەڕێیتەوە بۆ دواوە ئێستاشی لەگەڵا بێ بەداخەوە ئێمە لە وڵاتانی خۆمانە دایمە لە جەنگا بووین یعنی هەر ئەم ئێساشی لەگەڵا بێتەوە وڵاتێکە دەوروبەرە دەکوڵێ دایمە هەواڵەکان دایمە وڵاتانی دەوروبەر دراوسێ ئەملاولا دایمە ئەم وڵاتە لە شەڕابووە ئەم وڵاتەش لە کۆنا کە لە جەنگ بووە ئەم جەنگانە ئیتر هەر جەنگیە بگری بە دوای یەکا و پێشتر و کۆنتر و هەمووی ئەمانە هەر هەمووی تەسیراتی خراپیان کردووە لەسەر فەرهەنگ و لەسەر کەلتور و لەسەر دابوونەریت ئەی بۆ نمونە ئێمە لە وڵاتی خۆمانە لە هەموو جەنگەکانە تووشی هەنێ خەسارەتی ڕۆحی بووینیان تووشی هەندێ کارەساتی دابوونەریت بووین یا هەندێ شتمان خەسارە یاوە بنمونە بڵین زۆر جار کە تۆ لە وڵاتێکای زۆر پەروەردە یا ڕۆشنبیران یا خوێنەواران مهتەمن بە ئەدەب و بە هونەر و بە فۆلکلۆر و بە ڕەسەنایەتی بەڵام جاری وایە کە ئەو وڵاتە تووشی وەسعیشی شەڕ ئەبێتەوە یا شەڕی ئابووریە بێتەوە زۆر جار یعنی شەڕی اقتصادیەکەش لە شەڕە مەیدانەکە خراپترە ئەم وڵاتانە کە تووشی ئەم وڵاتانە بێتەوە وڵاتەکەی تۆ جارێتتر ڕووی عسکەری وەرەگرێتەوە ئێستاگە لە زەینی ئێمە بڵێن جیلی هەفتاهشتاکانی نیوەی مێشکمان بەلای چیوە یاین تارێک بە ئاسمانە ڕۆی یەکسەر خەڵکی ئەمە تارەی ڕووسیە ئەمە تارەی فەڕەنسیە ئەمە مەدفەعی نەمساویە ئەمە کلاشکۆفی هەنگاریە ینی زۆربەی مێشکی خەڵک ینی بە مێشیشی شەڕەنجێز و ناوی چەک و ئەسلحە و عسکەرتارێت و هەموو ئەم شتانە ئەمە زۆر بۆ کۆنیش لە وڵاتی ئێمە وا بووە زایدن ئەوەی کە بە هەزاران دەستنووس و بە هەزاران فەرهەنگ و بە هەزاران شتی کەلەپوری و شتی توراسی و ئەمانە ئەفەوتێ ئەی بۆ نمونە ئێمە ئەگەر هەر زۆر دوور نەکەوینەوە لە ساڵی 1970 بەداخەوە یعنی حکومەتی عێراقی تەواویش لادیەکانی ڕوخان کە تەواوی لادیەکانی ڕوخان نزیکەی 4000 دێ و 400 قەزا و ناحەیە ڕوخان جا تۆ ئەمە ببینە 4000 لادێ ئەمە هەمووی زمانی کوردی ڕەسەنایەتی دابوونەری میوان دۆستی هەموو ئەم شتانەی ڕوخان هەموو ئەم شتانەی ڕوخان ئێستا بە شێوازێکی تر بڵێم من لە دوای 1970 یعنی ئێمە لە وڵاتی ئێمە یەکێک لەو شوێنانەی کە پشتەرە لەسەر دابوونەریت قساکەین زۆر میوان دۆستن زۆر تالبی میوانن ینی من قەت بیرم ناچێتەوە ئەمەم جارێتیش نازانم لە یەک دوو شوێن جێڕاوەتەوە زۆر معجیب بووم بە پیاوێکی پیری قەڵازیەیی ماڵەکانیان تێگیرا بوو هاتبوونە ئۆردوگای بازیان و ئەوانە خەمی وایان بوو چۆن خان و دروستەکەنەوە ئیشیانی ئێوە خەمی ئەوتانە کورە واز لە بدار بێنە واز لە بەرد بێنە واز لە خانوو بێنە واز لە ماڵ بێنە ئەی خەمیشتی کورە کاکە من میوانم نەما من ماڵێکمە بوو دیوەخانێکمە بوو 50 پشتم لێ دەبرە خەڵکی زانی من لەوێم خەڵکی زانیەوە ماڵ ئێستا چی ئەزانم من لێرەم ینی خەڵک هەزاران جار هەڵکەندراوە سەدان جار ماڵی ڕوخاوە اینجا ئەمە بگەڕێتەوە بە مێژوو سەدان جار کتێبخانە سوتاوە سەدان جار توراز نەماوە یعنی لەگەڵ هەموو ئەمانەیە کە خەڵگێتە شارەوە مەسەن لە لادیەکەوە زمانی ژوێرانە بێ لەگەڵیان ئێستا خۆ ئێمە ئەگەر زۆر بڕۆینەوە بۆ لادێ ئەنی زمانە پاکەکەی
کورد لە لادەیە لەبەروی هەر لە لادەیە بە نمونە بڵێم لە لادەیە سەدان شتی کۆنی فۆلکلۆری هەیە وانی ئەمانە هەموو لەسەر زەینی مناڵن بەڵام مناڵێک توی هێنیتە مجەمەعیشی ساکەنیەوە تۆ لەوێ چی بڵێ لە داردا بڕاوە لە بەردا بڕاوە لە فەرهەنگدا بڕاوە لە کشت و کاڵ دابراوە جارێ بە گەشتێکیش گوندەکان ئەژاڵداری دابڕاوە لە میوەنداری دابڕاوە لە هەموو شتێک دابڕاوە جا ئەمە هەمووی تەسیراتیە لەسەر زمان لەسەر فەهەنگ لەسەر کەلتور لەسەر دابوونی جارێکی تر کە تێکەڵی شارێکیتەوە ئەوەندەی تر ئەم کەسە ئەفەوتێ بەڵام خۆ ئێمەش نابێ ینی ئاوا دانیشین ئەوەی کە ڕوویاوە بەڵام کە ڕوویاوە بێخەمین بڵین ئەوەی کوئینە با لەگەڵ بڕین ینی من ێستا بەرنمەکەی ئەوم پێخۆشەکە ئەمە چەند جارێکە بیردەواکەنەوە بەرنامە لەسەر ئەواکەن دابوونەریت و کەلتور و کەلەپور و فەرهەنگ و فۆلکلۆر و ئەم شتانە لەناو نەچێت یعنی ئەمە بەڕاستی جێی دڵخۆشیە و من سپاسمێ بۆیەوە دەستە خۆش بە کاگیۆیان چێ بەرپرسەلەوەی کە ڕەسەنایەتی و کولتوری جوانی کوردی بپارێزرێ هەم کۆمەلگا هەم دەسەڵات و حکوومەت دەگەر ئاماژەیەکی پێ بکەین دەکرێت زۆر جار ئەگەر کۆمەلگا نێشی پارێزێت یان حەزی بەوە بێت کە بەرەو جیان بکرێتەوە جلوبەرگ و ڕەسەنایەتی ئەوان وەربگرێ بەڵام دەکرێت حکوومەت و دەسەڵاتداران فەرزی بکات لە سەرمان کە بۆ نمونە لە قوتابخانەیە مامۆستا و قوتابی دەبێت جلی کوردی لەبەرکە بۆ نمونە ڕاستی بڵێم ئێمە هەروەکو هەموو نەتەوەی تر نەتەوەکانی تریژ ئەیبینی ئەمە دائما ئیشی خەڵکی نخبەیە یعنی تۆی بینی گەنجێکێتە دنیاوە ئەوەی ئەیبینێ لە دنیا چۆنە گوزێرە یا حەزی خۆی چۆنە ئەمە خەڵکە عامەکە یعنی وێنە عامەکە ئەخۆی ئاوا ینی قسەی جەنابەت تەواوە حەز دەکات بە ڕووی دنیای بکرێتەوە بەڵام حکومەتیش لایەنە یعنی با بڵین وەزارەتی ڕۆشنبیری لایەنە پەیوەنددارەکان ئەوەی بەو مەجالەوە شوێنەوار ئاسار ئەوانە خوێنەواران ڕۆشنبیران لە حکومەتە مەجای ئەوقاف وەزارەتی ڕۆشنبیری ئەمە نابێ وەکو خەڵکە عامەکە بیرکاتەوە ئەمە دائیمە هەستکە ئەمە بەرپرسیارەتیە ئەم بەرپرسیارەتیە بەرپرسیارەتیشی گەورەیە ئێستا ئێمە تۆ وەکو جەناب دەڵێ مامۆستاکان یعنی تۆ مامۆستا زۆر گرنگە ئێمە کە مناڵە نێرینە قوتابخانە جاری وایە تۆ مامۆستاکە دەڵێ بە مناڵەکەی خۆت دەڵێ من بە مناڵەکەی خۆمی تو ئەوە ئاوایە و تو منە ئەوە وابزانام ئەو تێنەگەشتۆ ئاوایە ئەڵێ مامۆستا وایوت قسەکەی مامۆستاکەی من باوکیم لێ مۆرد ناگرێت ئەو هەر ئینقاتی بە مامۆستایە باوەڕی بە مامۆستا ئەوەی مامۆستا لای سابتە جا ئەم مێشکە پاکەی مناڵ ئەم مێشکە باشەی مناڵ ئەم چی لێ تۆمارەکەیت یعنی زۆر گرنگە پەروەردە ئیشی گرنگکە لەسەر مناڵ زۆر گرنگە وەزارەتی ڕۆشنبیری ئیشکا لەسەر ئەم مەجالانە زۆر گرنگە حکومەتیش ئیشی لەسەر بکات چکە ئێمە ئەوەندەی ئاگامان لێ لە دنیای وا ئەگوزەرێ مامۆستایان من مامۆستایان لە هەموو وڵاتێک مناڵ فێرەکە یعنی ئەمە دەرس و دەور و شیمیا و فیزیا و بیرکاری و ئەمانە شتی عامن بەڵام مناڵ فێرەکە تۆ ئەبێ هونەرمەندی خۆتی خۆش بێت ئەوە هونەرمەندی تۆی ڕاستەوە هونەرمەندی جیهانی و هونەرمەندیژی وڵاتێترەوە شەیە بیناسە ئیسفادە یا سوود لە هونەرەکەی وەرگرە یا گۆرانی بێژێکە ئەم سلێکە با بڵین یا کەسێکە لە هەر مەجالەکەیشەکە یا وەرزشەوانێکە باشە ئەمە تۆ پێویستە یاریزان وای فێرەکەن لە هەموو دنیا وایە تۆ پێویستە ئەم یاریزانی خۆت خۆش بێ پێویستە ئەم هونەرمەندی خۆت خۆش بێ پێویستە شاعیرەکانی وڵاتی خۆت خۆش بێ ئێستا من ئەو پیاوە بەڕێزە پێشتۆ بەردامە هەبوو یەکسەر حەزم پێ بیناسم لە دەرەوە جۆم لە شارەکان یەگەر بە تەلەڤیزیۆنەکە ئینەکەت ئەبێ بیناسم ئەمە شاعرێکی ئەم وڵاتەیە ئەم مناڵە فێرە بێ هەموو شتێکی وڵاتی خۆی خۆش بێت کانی خۆش بێ ئاوی خۆش بێ دەریای خۆش بێ پیسینەکە شەقامەکانی خۆش بێ ڕێزی لێ بگرێ هاوڵاتی خۆی خۆش بێ ڕێزی لێ بگرێ مامۆستاکەی خۆی خۆش بێ ڕێزی لێ بگرێ کە ئەم هەموو ڕێزگرتن و خۆشەویستی و پەروەردەی ڕۆی لەو سەرەوە کۆمەلگایکی تەندروست و کامەڵی لێ دروست دەبێت باشە بەڵام لە مەجای کەلتورینەکە ئەم نخبەیەک هەیە ئێستا ئێمە لەم شارەی بینی ئێمە کۆمەڵێشین کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد لە ساڵی 1990 ئەم کۆمەڵەیە دامەزراوە لەسەر دەستی کەلەپورناس و فۆلکلۆرناس و
هەموو ئەو خەڵکانە کە لە مەجای کەلتور و کەلەپور و فۆلکلۆرە ئیشەکەن هەمووشی تا ئێستا خۆبەخشە بەڵام گرفتەکە چییە؟ تۆ ئێستا ئەمە ئەم کۆمەڵی خۆبەخشی باشی تایە کۆمەڵی خەڵکی ڕۆشنفکری تایە ئەکرێ بڵێ کۆمەڵی کەلەپور مەحەدێگە یا پەیمانگایەکی کادران و پێگەیاندنە بۆ خەڵکە تازانەی کە هێنە ناوە تا دروست بن بەڵام بڕوا بکەی هەر ئیشێگەکەی یعنی با بڵین بە زمانە کوورێک بڵێن ڕۆح دەرەچێ لەگەڵیا هەر ئیشێگەکەی مۆنمونە گۆڤارێکت هەیە دەوێت چاپیکەی ئەم گۆڤارە هەموو بابەتەکانی بابەتی فۆلکلۆرین بابەتی هەم ئەو حکایەتە کوردیانن کە لە کۆنا باوکو باپیر و ئەمانەمان بۆین پێیوتوین ئەمانە دەم بە دەم جێڕاوەتەوە خەڵک لەبەری بووە بەڵام لەبەر چییە؟ تۆ ئەمە سامانی نەتەوەییە سامانی نیشتیمانیە نابێت یعنی تو ێستا لە هەموو دنیاە ببینە ئەو بینانە ئێستا ئەکەنەوە بە ئەفلام کارتۆن حکایەتە کۆنەکان ئەکەنەوە بە ئەفلام کارتۆن و پیشان مناڵێ بنەوە بۆی بیری بێتەوە باشە ئێمە کە ناتوانین ئەوە بکەین لە ڕێگای تەلەڤیزیۆنەوە یا بابەتێکی فیلمەوە یان لە گۆڤارەکانە پەندی کوردی شعری کوردی بابەتی کوردی بە حکایەتی ئەوە پەندی پێشینان هەموو ئەم شتانان و سینەوە زایدن بابەتە زانستیەکانی کە لە پور و فۆلکلۆری کورد بە تەریقەی زانستی ئەمە گۆڤارێکمانەیە بەڵام کاکە چێ هەیە لەم دنیای هاوکاری کە ئەم گۆڤارت بۆ چاک بابەتیشی شتەیەوەکو بابەتی ئەم شەوی یەڵدایە کە ئێمە ئیشی بۆکەین کە لە ئەسڵە ناوەکە یەڵدانیە چلەیە بۆ ڕۆژەکە ئەو ڕۆژە نیە ڕۆژی دواییە ئەگەر حەسکەن باسی وەشەکەن بەڵام بڕوا بکە ئێمە دوو مانگە لە کۆبوونەوەیان ئێمە شەونامەیەکمان هەیە بۆ ئەو شەوی چلەیە ئەمانەوەی خەڵک تێ بگەێنین یەڵدا بیانی لە هەموو زەین و فکری کووردا ببینە وشە هەر وشەکە خۆی کوردی نییە وانێ کەواتە جەژنی تۆ نییە وشەکە کوردی نییە وشەیەکی سریانیە بەمانای لەدایکبوون کە مەسیحەکانی ژێڕنەوە بۆ حەزرەتی مەسیح کە ئەو لەو شوایە لەدایک بوو دواتر ئەڵێن 23 مانگە و دوای هێوا شواش بگانە بۆ سەری ساڵ بڕوا بکە ئێمە لەواچێت دوو مانگە لە کۆبوونەوەین دوو مانگە لە هەوڵ و کەوڵین چێ یارمەتیەکمان باشێ ئەم شەونامەیە هینکەین تەمان چۆن ڕۆژنامە هەیە ئێمە لەبەرەوەی بە شەو بڵاوەکەینەوە بۆ شەوی چلە ناماناوە شەونامە ئەم شەونامەیە چێ هاوکاریمانەکە چێ یارمەتیمانەیە تۆ کە نەتانتوانین لەم کاتە بڵاوکەنەوە کە شەوی یەڵدایە بەڵێ ئەتوانین هەچۆنێ بووە بە کە لەگەڵ زیندووکردنەوە شۆ پێما بێت پامێکی فۆلکلۆری کولتوری دەگەێنن لەو دەگەیانین بەڵام کە تۆ ئەو شەوە تۆمان کە تۆ ئەو شەونامەیە بڵاوکەیتەوە خەڵک کاتی ئەوەی نییە لە مناسبەیەشی وایە دانیشێت جەریدەی بخوێنێتەوە بەڵام ئێمە بەرنامە ڕێژیمان کردووە بەرنامە ڕێژەیەکی جوان و پڕ و چڕمان کردووە بۆ ئەو شەوە کە بزانین ئەم شەوە چییە چۆن هاتووە تەنانەت شانۆیەکی تا پێشکەشەکەین خەڵک بزانێت شەوی چ لە چییە چۆن ئەو شەوە درێژە چی هەیە چی نییە بەڵام کە ڕۆژی شەوە لەگە خۆیە ئەم شەونامەیە بەرێتەوە لە ماڵە بخوێنتەوە بزانێ ئەم بۆ لێرە بوو ئەم شەو چی بوو شەوی چ لە چییە ئەسلی مەسەلەکە چۆنە بابەتێکی شەی وەکو چ لە ئەی بۆ تا ئێستا پیاوەتەوە یەڵدا ئەی یەڵدا چی بووە ئەی ئەم دوێنێ شەو بۆ نەکرا ئەم شەو بۆ کرا ینی هەم لەسەر تاریخەکەی هەم لەسەر ناوەکەی هەم لەسەر چلەکە ینی کۆمەڵێ بابەتی تایە تقریبا حەوهەش لاپەڕێ بۆی کە ئەم کەسە ڕۆیشتەوە بیخوێنێتەوە بەڵاکەر کەمێک باسی بکەی ئەو شەوە شەی 21 لەسەر 22 لە شەی 20 لەسەر 21 بەڵێ خۆی وشەی یەڵدا وشەیەکە وشەیەکی سریانیە وەک عەرزم کردن بە مانای لەدایک بوون گوایە مەسیحەکان هێناویانە ئەم شەوەیان هێناوە بۆ شەوی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بەڵام دواتر هەندێکیان ڕایان وایە لە 20 مانگایە هەندێک ڕای وایە لە 23ە دواتر ئەم شەوەیان هێناوە بۆ شەوی سەری ساڵ و خسویانتە ئەو شەوە بەڵام وشەکە لە ئەسڵا ناوی چلەیە تەمان ئێمە لە کۆن ئەگەر بگەڕینەوە بۆ کۆن ئەگەر زۆر بگەڕینەوە بۆ کۆن لە کۆنا یعنی ئەم وەرزی پاییز و بەهار و هاوین و زستان و ئەوە نەبووە تەنها دوو فەسڵ هەبووە لە کۆنا لە چاکە کۆنەکانە پێیانتووە فەسڵی سارد و بەوەرزێنتە فەسڵ هەر بە زمانە کۆنەکە فەسڵی سارد و فەسڵی گەرم ئێمە لە کۆنا لە چاکە کۆنەکانە دنیا زۆر سارد و ئەوە بووە هەر لە مانگینەوە سەرما هاتووە حساب کە لەدەوە بە باران و شتاتوە
هەتا مانگی 5 ئەمە بەس فەسڵی سارد بوو دواتر ئەو باقی تری لە مانگی 5ەوە بۆنەوەە فەسڵی گەرم بوو ئیتر بە مروری زەمن لە کوردەواریە 9 مانگی کوردی هەبووە یعنی 9 مانگی کوردی هەبووە نەک 12 مانگ 9 مانگی کوردی هەبووە هەر مانگێک 40 شەو بووە یعنی 9 کەڕە 4 36 یعنی 360 ساڵ 160 ڕۆژ ساڵەکە پڕەکات بەڵام تۆ ئەگەر بەمان کوردەکانی سەیریکەی ئەم شەو تەمان ئەوەی کە یاد یەڵداکاتەوە هەر بەو ناوە غەڵەتەوە بەو تاریخە غەڵەتە کە هیوادارم یعنی ڕۆشن بیرانی کورد و خەڵکی شارەکانی کوردستان هەمیان ئاگایان لەم ڕۆژە بێ ئەم ڕۆژە خۆی غەڵەتە هەم ناوەکەی غەڵەتە هەم خۆی غەڵەتە کاتە هێڵدارێکی هاتو دوای باسمان لەو بۆ ئەرزم کردی ناوەکە یەڵدا وشێکی سریانیە بە ناوی بەمانای لەدایکبوونە گەڕاوەتەوە بۆ لەدایکبوونی حەزرەتی مەسیح بەڵام کار چی بۆ ئەو بەکار هاتووە ینی بەڵێ جا ئەمە بەمانای لەدایکبوون هاتووە ئەرزەکەم بۆ ئێوەت بۆ تەواوکەم باسەکە بەڵام ئێمە ئەگەر سەی مانگە کوردیەکان بکەین کە ئێمە وەکو میلەتی کورد ئەم شەوە یعنی بۆ سبەی شەو ئەخیر شەوی سەرماوەرزە ئەوڵ ئەم شەو ئەخیر شەوی سەرماوەرزە بۆ بەیانی ئەخیر شەوی بەفرانبارە یعنی ئێمە ئەو چ لێ ماخسووتەوە شوێنەکەی خۆی کە ئەم شەو ناکە 20 ناکە 21ەکە 21ەکە ئەخیر شەوی بۆ مانگی کوردی سەری مانگی کوردیە 21 ئەوڵ شەوی سەرماوەرز و ئەخیر شەوی بەفرانبارەکە ئەوە کاتەکەی ماڕێخسوەتەوە وشەکەش ماڕێخسوەتەوە کەچ لێ چکە پیرەمێردی شاعیریش ئەکرێ بڵێ نالیش کە شەوی هێڵدا ئەو شعرەی وتووە کەوتووەتە هەڵەکەوە ئەویش وتوێتی هەڵدا بەڵام پیرەمێرد ئەڵێ ئەڵێ پاییز ماوا ڕۆی ئەم شەو چلەیە مەبەستم چلە شەوی چلەیە یعنی پیرەمێردی نەمریش حاجی تۆفیق ئەو هەڵەی ڕاست کردوێتەوە کاڵێ چلەڵێ مەبەستم شەوی چلەیە یعنی ئەویش ئەو شەوەی خسوێتەوە دروستیان نووسیوە دروست کاتەکەی سبێشەوە بەڵێ ئەخیر شەوی سەرماوەرزە بەیانی یەکەم شەوی بەفران زۆر کەسێ ئەکێتە هەڵەوە کە ئەم شەو کار ئەشی بینین کارواشزانی چۆنە ئێمە هەندێش تێ هەنێ هەڵە هەیە بەسەرمانە تێپەڕێ بەڵام ناخۆشترین شت ئەوەیە لە ناو خوێنەواران و ڕۆشنبیرانی ئێمەیە قسەیەک هەیە باوە خەڵکەڵێ کورە دەکاکە چۆن ڕۆشتووە چۆن هاتووە باوا بڕوە ئەم وشەیە ئەم شتە نابێ ئەین تۆ ناکرێ ئێستا شتێ هەڵەیە ئەبێ بڵێ هەڵەیە ڕاستکردنەوەی قورسە ڕاستکردنەوەشی قورسە نا ئەسان چۆن ئێمە ئەگەر لەگەڵ یا بڕۆین بڕوا بکەوا نامێنێ من یەک شاعرسکەم ئێستا ئێمە گەڕێکێکمانە بوو ناوی قادسیە و لە دامێنی سلێمانی هەتا 10 ساڵش خەڵگەوەی قادسیە ئێستا بڵێ قادسی خەڵک بیری نەماوە وشەی ڕاپەڕینەکە لە زەینی خۆیان چەسبی با 10 ساڵیش خەڵک هەروە بڵێ بەس دوایی هەر تەرکی یاوە برادرێک فەرمووی ئەڵێ ئێمە چەند هەرما حەسیب ساڵە ئێستا خەڵکەڵێ سلێمانی پاڵاس ناکرێ ئەکرێت 10 ساڵ 5 ساڵ 8 ساڵ تا چەند لە بەردەوامی دەورە بینێ بەڵام تۆ بەردەوام بە ئەم وشەیە ڕاستیەکەی یەتەوە سەرسکەی خۆی ئەوەندە قورس نییە ئێستا ئێمە هەتا ئێستا وا باوە لە هەموو ڕاگەیان دەکاناڵێ ڕاپەڕینی بەهاری نەوەیەک کاکە حوتی سێ زستانە بەڵام هەروە هاتووە خەڵکە ڕاپەڕین بەهاری نەوەیەک کاکە هەروە هاتووە چیە خۆ ڕاپەڕین توێنێ خۆ 6,000 ساڵ پێش ئێستانیە یعنی تۆ حوتی سێ زستانە 21 بەهارە وانە یعنی جا عەرزم بکەم ئەم شتە لە زەینی خەڵکو لە فکری خەڵکو لە ڕاگەیاندەکان و لە نووسین و ماشێری جەریدەکانشە هەروەڕوە زۆر باش کاکە هەروایە بەس خۆمە تاریخە تۆ حەوت بەهارنی یعنی غەڵەتە ئەکرێ بە غەڵەت بڵێ غەڵەت یعنی عیبیش نییە ڕاستکردنەوەی خۆشیشە یعنی بۆ ڕاست نەکرێتەوە دوو خولە کاتمان ماوە ینی بەس ئەمێ ئەو تێبگەم بۆچی تاکێکی ڕۆژهەڵاتی زیاتر تاک لە ئاستی حکوومەتوانە بە بەراورد بە تاکێکی بوون باشووری کوردستان یاخود پارچێکی دیکەی کوردستان زیاتر احتیمام بدەن بە پاراستنی کولتور و شناسی خۆیان پاراستنی جلوبەرگی خۆیان لە هەنێک شارەکانە بە تایبەت شاری جوانڕۆ ئەچیتە نێو بازاڕەکانی ئەگەر جلێکی بۆ لەمەی منێو لەبەرا بێت هەمووی سێرتەکانی وەکو بڵێ نامۆیە هەمووی جلی کوردی لەبەرە ڕاست بە چای کە سێرتەکەن شازەیە
بە ئاشکرا ئەبینرێ ڕاستە فەرمووی من بۆ دڵنیای قسەکەی تۆ من لە شارەکانی ڕۆژهەڵات بینیومە لە خوێندنگا سەرەتایەکانە مناڵ هەمووی بە شەرواڵەوە دەوامەکە بەجلی کوردیەوە ینی حکوومەتی ئێرانیش هینی ئەوەی نەکردەوە بێ باجلێکی ڕسمی بێ و ئەمەوانیەوانە زۆریشم پێ خۆش بوو ینی جا من پرسیاریشم کرد وتم ئەوە هەر هەموو مەکتەبەکان وایە وتی هەمووی وایە ئاسایە خەڵکی پانتۆڵەیە بەس خەڵکە عامەکە منەوە با بڵێم لەبانە بینیم ناڵم هەموو مەکتەبەکانی ڕۆژهەڵاتم بینیوە هەر لە خوێندنگا سەرەتایەکانەوە هەمیان بەجلی کوردیەوە دەوامەکەن اینجا ئێمە ڕاستە فەرمی ئەوە لە ڕۆژهەڵاتە ئەو شتە دروست وایە اینجا ئێمە ئەگەر لە تێبینی بکەین ئەوان تا ئێستا با بڵین سربەخۆ نین وەک ئێمە ئەبینین لە ژێڕە کێفی حکوومەتێکە ئەژین ئەم خەڵکەی کەوا بوو دایمە حەزی لەوەیە هینی خۆی بپارێزێ ئێمەش لە وڵاتی خۆمانە لەم پارچەی خۆمانە لە باشوور وا بووین بۆ لەبەرەوەی کاتێک کە حکوومەتی عێراقی ئەوی تۆ نابێ نەورۆز بکەیت تو ئەوەندەی تر نەورۆزی لا خۆشەویستە بوو لە مەکتەب جلی کوردی نابێ لەبەرکە ئەوەندەی تر حەزت دەکرد لە ڕقی دوژمنەکەت جلی کوردی لەبەرکەی یعنی ئەوە خۆی وایە بەڵام ئێسا کە ئەم لەم پارچەیە کەمتر کاڵبەتەوە کاتێککە تۆ ئەبینی ئەو ڕقیبە نەماوە بەسەرتەوە خۆت حکوومەتی نازانی لە دژیشی ئەوە بکەیت بەلاتەوە ئاساییە یعنی ها قسەیەکشیاڵێ کول مەمنوع مەرغوب بۆ ئەوانە بەڵام بە دڵنیایی بەدەر لە هەموو ئەوانەش لە ڕۆژهەڵات من جێی دڵخۆشیە ئەوان بۆ هەموو یادە کوردیەکان زۆر لە هەموو پارچەکانی باشتر ینی مهتەمترن کێشەکە ئەوەیە لێرە حکوومەت نهێڵێ بۆ جلوبەرگە کوردیەکە لەبەرکەیە چ مامۆستا چ قوتابی مامۆستا دەناسم بۆ سزادراوە لەوەی کە جلی کوردی لەبەرەوە لە کاتێکە لە کاتێک ئێمە حکوومەتی خۆشمانمان هەیە ئێستا بڕوا بکە نەبێین من زۆر جاجلی کوردی لەبەرەکەم ئەچمە دایرێ 100 کەس ئەڵێ کاکی وا خێرە ئەڵم ئەی باشە یعنی تۆ لە وڵاتی خۆتە لە کوردستانە یعنی جلی کوردی جێی پرسیار بێ ئەی خەڵک کوردایەتی بۆ کردوانە کە تۆ جلی کوردی سیر بێ یا عیب بێ یا لە دایرێکە وەکو جەناب دەفەرمیان مامۆستایەک مەمنوع بێ ئەی کەواتە خەڵک کوردایەتی بۆ کرد کورد ببورە ئەم قسەیەش ئینەکەم ئەبێ خەڵک فێرکەی خەڵک بەردی خۆش بێ خەڵک داری دارستانەکانی خۆش بێ خەڵک ئاوی چەمەکانی خۆش بێ شاخەکانی خۆش بێ جلەکەی خۆش بێ ئەی خۆ کوردستان بەم کۆمەڵەشتەوەیە وانە ئەگەر تۆ ئەمەیان هیچ نەبێ ئەویان هیچ نەبێ و جلە کوردیەکە هیچ نەبێ و دابوونەری هیچ نەبێ و کەلەپور هیچ نەبێ و فۆلکلۆر هیچ نەبێ و زمان هیچ نەبێ ئەی کەواتە تۆ خۆت چیتر ماوانە کە هەمووی ئەمانە هەڕەشەی لە ناوبوون و کاڵبوونەوەی لەسرە پێویست ئیشی لەسەر بکرێت زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێزەکەی هێر کارگەری کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورس زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە سپاس دڵخۆش بووم لەگەڵتان